بینەرانی بەڕێز ئازیزان سڵاوتان لەبێت. ئایا دیاردەی گەندەڵی لە هەرێمی کوردستاندا تۆمەتبارکردنێکی نەیارانە یان واقعەکی هەست پێکرا و بەرجەستە؟ ئایا گەندەڵی لە هەرێمی کوردستان سەرپێچیەکە و ئەکرێ لە ڕێگەی کۆمەڵێ بڕیاری کارگێڕی و چاکسازی کارگێڕیەوە چارەسەر بکرێ یان قەیرانێکی قوڵی ناو سیستەمی سیاسیە و بەبێ گۆڕانی ئەو سیستەمە چارەسەر ناکرێ؟ ئایا لە کوردستاندا ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی چاکسازی یان ئەوەی کە هەیە تێپەڕاندنی بارودۆخ و فشارەکانە و هێشتنەوەی دۆخ و فەزای گەندەڵیە وەک خۆی؟ ئایا ئەوەی بەرپرسیارە لە گەندەڵی لە کوردستان تەنها دەسەڵات و پارتە فەرمانڕەواکان یان ئۆپۆزیسیۆن و گروپە سیاسی و کۆمەڵاتەکانی دیکەی کۆمەلگای کوردی بەرپرسیارن؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک ئومێد خۆشناو سکرتێری یەکێتی لاوانی دموکراتی کوردستان و کاک نەبەست گۆران ڕۆژنامە نووسمان کردووە بەخێرتانەکەم. کاک ئومێد لە بەڕێستەوە دەست پێکەم بەشێک لە چاودێران و ڕۆشنبیران تەمەشای ئەزمموی حکومڕانی کوردیەکان وەکو مەکۆیەکی هەرە دیاری گەندەڵی و پێیان وایە گەندەڵی بۆ تا بەشێکی گرنگی ناو سیستەمی سیاسی حکومڕانی کوردی و ئەم سیستەما هەموو دام و دەستگاکانی بە شێوەیەک لە شێوەکان لە گەندەڵیەوە تێوەگرا و ئیمکانی ئەوە نیە بە بێ گۆڕانی بنچینەی سیستەمەکە گەندەڵی چارەسەر بکرێت. بڵێ دیارە بێشک زۆر سپاس بێشک ئەگەر سیر بکەین لە زمانی هەرێمی کوردستان ئەو ئەزمونە تەمەند درێژە نییە بەو شێوازەی ڕاستە 20 ساڵێکە بەڵام بەو شێوازە نیە کە خەلفێتێکی وای هەبیتن حکومڕانێکی درێژخەیان ببیتن بتوانین برێن سەر لەبەری ئەزمونونەکە و مؤسساتی ئەو وڵاتە هەمووی تێوەگرا بن. بڵێ گەندەڵی لە کوردستاندا حزوری هەیە و وجودی هەیە و کەسیش ناتوانێت ئینکاری بکە، بەڵام بەو شێوازەی قەتعی قرار لەسەرەوە بدرێ یان قسە لەسەرەوە بکرێتن یان چێن ئەو چاودێرانی قسە لەسەرەوە دەکەن کە سەر لەبەری ئەزمونونەکە لە ژێر پرسیاردا بێتن و هەموو مؤسساتی ئەو وڵاتە تێوەگڵا بن بە گەندەڵی ناچەند کەسانێکن و دەشکرێ و کەسانە هەر هەمووشیان کار بەدەست نەبن چونکە پێمان وانە بێ گەندەڵی تەنها دەستخستنە نێو دەخیلەی وڵاتە. گەندەڵی پەلوپۆی زۆری لێ دەبێتەوە و ئەو چەمکە نییە کە ئێمە لە دیدگایەکی زۆر تەسکەوە سەیری بکەین کە تەنها کەسانی کار بەدەست یان لە مؤسسەیەک کار بکاتن دەتوانێت گەندەڵ بکە. بەڵێ لە مؤسساتی ئەو وڵاتەدا کەس ناتوانێت ئینکاری ئەوە بکا کە گەندەڵی هەیە. بەو ڕێژەیەش کە زۆر جاران دەبینین ئیفرازاتی دیکەی لێ دەکەوێتەوە و دەکرێت بە شێوازی دیکە وەکو فرسەتێک سەیری دەکرێت بە تایبەت لە دوای بوونی ئۆپۆزیسیۆن و سەرهەڵدانی پێتوانیە ئەمە بە شێوێک لە شێوەکان هەوڵدانە بۆ بچووکردنەوەی مەساحی گەندەڵی لە کاتێکا گەندەڵی بچووک دەکرێتەوە بۆ کار و کردەوە و بڕیاری کۆمەڵێک کەسی دیاریکراوە گەندەڵی خۆی شتێکی گەورەیە کەس ناتوانێت بچوشی کاتەوە، بەڵام پێ دووا بێ کە دیاردەیە کە هەموو تاکەکانی ئەو کۆمەلگایە تێدا بەشدارن یان ئەوە تا هەموو ئەو کەسانێکە لە هەر مؤسسەیەک کار دەکەن گەندەڵن ئەوە غەڵەتەکە. زۆر سپاس کاک نەبەست تێگەشتە چییە بۆ مەسەلەی گەندەڵی لە ناو سیستەمی حکومڕانی کوردی؟ ئایا ئەم ئەتوانین واوێنەی ئەم گەندەڵی بکەین وەکو کاک ئومێد وتی ئەمە چەند کەسێکن لە ناو کۆمەڵێک دام و دەستگای جیاوازی حکوومەتە یا دەرەوەی حکوومەتە ئەم گەندەڵیان ناکەن و واکرێ لە ڕێگەی بڕیاری کارگێڕی و ئەمانەوە چارەسەر بکرێت؟ خۆی پێچوانەی من بیرکردنەوەکانی کامێت پێم وایە ئێستا گەندەڵی لە هەرێمی کوردستانە دیاردە نیە، بەڵکو بووەتە سیستەمێک چۆتە ناو هەموو بڕگەکانی سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانەوە. وەکە وەختێکی قسە لەسەر گەندەڵیەکەین بەڕاستی ئەبێ قسە لەسەر حیزب بکەین، چونکە لە ساڵانی نەوەدەکانەوە کە حیزب لە شاخەوە دێتە ناو شارەکانەوە ئەزمونێکی باشی نیە لە بەرەوبردنی ئیدارە، خۆی ئەبێتە وەسیلەیەک بۆ دروستکردنی ئەم گەندەڵیە و لە ماوەی ئەم 20 ساڵەدا نەیتوانیوە بچووکترین هەنگاو بنێ بۆ چارەسەرکردنی و ئەمە گروپێک نییە تەنها بڵین ئەم گروپە لە هەرێمی کوردستانە فەساد دەکەن و ئەگەر قەرار بێ گروپێک بێ دەبێ یاسا، دەبێ حکوومەت، دەبێ سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان ئەم گروپە ڕاپێکی دادگا بکات بۆ ئەوەی ڕزگارمان بێ لەم دیاردەیە. بەڵام ئەمەی کە ئێستا ئێمە ئەیبینین ئێمە پێشووتر قسەمان لەسەر ئەوە کرد گەندەڵی لە هەرێمی کوردستانە وەک ستونیە لەسەرەوە دێتە خوارەوە و بالفعلی جووا بوو، بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە حیزبی کوردی چووە ناو سیستەمی حکومڕانیەوە و بەخرابیش و کردیە شێوەیەک لە ئاسۆیی ینی چووە ناو هەموو بڕگەکانی ژیانەوە. ئێستا تۆ ناتوانانی لە هەرێمی کوردستانە لە ناو حیزبی کوردیە
بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵاتدار و لە ناو پێکهاتی حکوومەتی هەرێمی کوردستانە دوو شوێنی پاکم پێ بڵێ ئەم دوو شوێنە گەندەڵیان تیانە. زۆر سپاس تۆ ئەتوانێت لەسەر قسە من دیسانەکە دێمە سەر ڕێیەکەی بدایەتم کە پێم وایە نەک بچووک بکەمەوە حاڵەتەکە دیار دەکە لە هەندێک شوێندا دەکرێت برین حاڵەتی شێشتنە بۆتە دیاردەش چونکە تاچی کورد ئەو تاکە ناپاکە نییە هەر هەمووی بەڵام قسە لەسەر تاچی کورد نییە لەسەر ئەو مۆدلەیە بەکارهێنرێ بۆ بەڕێوەبردننی وڵات ئەم مۆدلە چەند ئەوانەی دەورە بیننەوە ئەفرادانەی کە لە نێو موەسساتدا تاچی کوردن واتە خەلفیەتی بەڵام نوێنەرایەتی کۆی تاکە کوردەکان و نوێنەرایەتی کۆی تاچی کورد ناکەن بەڵام لە وڵاتی ئێمەدا کورد حکومڕان دەکاتن واتە ناکرێ هەموو موەسساتی ئەو وڵاتە تێوەگڵابیتن لە گەندەڵی یان هەموو کەسێک یان هەموو کار بەدەستێک کۆی سیستەمەکە پێکات بێتن و بنەمایەکی لەسەر بنەمای گەندەڵی بیتن ئەوەی کە گێنەبەزش باز دەکات کە حزب دەبێتە وەسیلەیەک لە دروستبوونی گەندەڵیدا بەڵێ لەوەی حزب کە ئەزمموی نەبووە لە دوای ڕاپەڕینەوە بەڵام دەی لە ڕۆژە سەرەتاییەکانی ڕاپەڕینەوە هەوڵەداتن لە ڕێگای هەڵبژاردنەوە دەوڵەتی قانوندا بمەزرێت و ڕاستەکە ئەزمونەی ئۆتۆی نەبووە چونکە ئەو تاریخی کورد ساڵ کەم نییە لە حکومڕانی دەوڵەت دروستکەی ئەمە یەک دوو بەڕاستی من قەنەعەتی کولیم بەوە هەیە ینی حرمەتگرتنی یاسا لە ناو حیزبی کوردیا فقط دروشمە يعني ئیشکردن نییە تۆ ئێستا ئەوەی یاسا پێشەلەکە ئێستا لە هەرێمی کوردستانە حیزبە ئەوەی گەندەڵی ئەکا حیزبە بەو شکلە نییە بە عام تەماشاکەی ئەگەر سەیر بکەین ڕاستەکە من تەئیدی ئەوە دەکەم کورد ئەزمموی نەبووە لە حکومڕانی بەڵام ئەوەی جەنابەت باز دەکەی کە 20 ساڵ کەم نییە من ژەڵم 20 ساڵ کەم نییە بەڵام 20 ساڵ لە بۆ شێوازی حکومڕانی کەمە واگەر کەمی ژنەبی لەماوەی ئەو 20 ساڵەدا مقارنەکان فەرمو سیر بکە لە 91 ڕاپەڕین دەبێ لە 92 هەڵبژاردن دەبێ لە 94 شەڕی نەگریسی ناوەخۆ دەبێ باشە بۆ شەڕەکە کێوتێتی شەڕ بکەن لەسەر دابشکردنی سەرۆتی سامانی ئەم وڵاتە شەڕەکەن یان ئێزانی ئەمە منە تێک نییە بیکەی بەسەر خەڵکابرەی لەبەرەوەی شەڕی ناوخۆ وابێ گەندەڵی نەکرێ شەڕی ناوخۆ تەسیراتی خۆی دەبێ غەڵەتێک بووە هەمومان کاری ئەو غەڵەتێک بووە بەڵام ئەگەر ڕابردووی میلەتانی دیکەش تەماشا بکەین وەکو ئێمە هەر غەڵەتێکیان کرێ بێ ئێمە بیکەین کاکە ئەمە کاک نەبەس ئێوە هەمیشە باس دەواکەن کە ئەم گەندەڵێ بە فیرودانی سامانی گشتی و مڵکی خەڵکە و سامانی خەڵک بە فیر و ئەڕوا بەڵام ئێمە لە هەموو هەڵبژاردنەکانی پێشوا بینی ومانایە دوو حیزبی دەسەڵاتداری کوردستان کە یەکێتی و پارتیا بە زۆرینەی دەنجی خەڵک چوونەتە سە کورسی فەرمانڕەوە ئەگەر نسبەتێک لەو دەنگانە بۆ تەزویریشدا بنێن هێشتا هەر بەشی ئەوەی تامێنێت کە ئەوان بە دەنجی خەڵک دەسڵات وەربگرن ئایا پێتوانی ئەمە شرعەتەکەدا بەمانەوە بەردەوامی ئەوان نەخێر چونکەوە لە میسری هەروە بوو لە ساڵەوە دیێنا حسنی مبارەک 30 ساڵ حکومڕانی کرد بەڵام دوایی میلەتەکە هوشیار بوویەوە تێگەیشت ئەم جۆرە حکومڕانیە بێ بگۆڕێت و هاتە سەر جادە ئەم پیاوەی لابرد لێرەش لە هەرێمی کوردستانە بە حکمی ئەوەی تۆ یەکەم دەوڵەت نیت دوو اعترافت پێ نەکراوە سێ بەردەوام مەترسید لەسرە چوار هاوڵاتی کورد هەمیشە لە ژیانی سیاسی خۆیان لەسەر ترس ژیاوە بۆیە قبولی کردووە بە هەر جۆرێک بێ ئەو سیستەمە حکومڕانێ لە هەرێمی کوردستانە سیستەمێکی کوردی بێ و کوردی بابەڕێوە و قبولیشی کردووە گەندەڵ بێ بەڵام لە دوای 25 حوتەوە هێزێکی تر دروست دەبێت کە هێزی ئۆپۆزیسیۆنە و ئەم دەنگانە ئەبا بۆ خۆی بەشێکی زۆری ئەم دەنگانە ئەبا بۆ خۆی و ئەگەر ئێستا تۆ سێری کۆی کورسیەکانی ئۆپۆزیسیۆن بکەی لە ماوەی چەند ساڵێکە کۆپۆزیسیۆن توانی بەشێکی زۆری کورسیەکانی پەرلەمان باکەواتە ئینسانی کوردی وشیار بۆتەوە لەوەی کە دەبێت دەنگ بە هێزێکی تر بدە ئەمە یەک دوو گرنتی ئەوەم ناتوانین گرنتی ئەوەم بدەیت تێ کە حیزبی کوردی بەبێ ئەوەی اقتصادی ئەم وڵاتی بەدەست بێ بەبێ ئەوەی هێزی چەکداری بەدەست بێ بتوانێت 15 کورسیش بە بەڵام ئەم دوو حیزبە بە پشبەستن بەوەی کە ئەوان شۆڕشیان کردووە لە شاخ هاتوونەتەوە هەموو جومگەکانی ژیانیان داگیر کردووە لە پێناوی چیە لە پێناوی ئەوەی بە هەر جۆرەیەک بێ بە هەر وەسیلەیەک بێ لەسەر حکومڕانی بمێنەوە و ئەمەش بووەتە سەبەبی ئەوەی باش زۆر سپاس کاکومێت ئێوە حیزبی کوردی لە کوردستانە بەتایبەت دوو حیزبی فەرمانڕەوا لە کوردستانە لە ئەزمموی 20 ساڵەی حکوم
حکومڕانی خۆیانە ناتوانیوە نەک حیزب لە حکوومەت جیابکەنەوە بەڵکو باستەوە کردێک کە بەشێکی بەرچاوی سامانی گشتی و پارێ بەدەستی حکوومەت بۆ حیزب دەخان کراوە بە هەزاران کەوادری حیزبەکان لەسەر موچی حکوومەت پارە وەرەگرن یەک ماشینی علامی گەورەی حیزبەکان پارە لە حکوومەت وەرەگرن و بە پارەی حکوومەت بەڕێواچن یعنی ئەمانە هێمای بوونی گەندەڵێکی سیستماتی زەکراو نەبێت لە حکومڕانی کوردیا چی هێمایە بڵێ بەر لەوەی وەڵامی جەناب دەما ئەوەی کاک نەبەستیش باس کرد دووشت بوون کە زۆر تەناقوز بن یەک لەوانە کە باز لەوە دەکاتن دوای 25 هەفتەوە کە یەکەم شێت کە قسە لەسەرەوە دەکا ئەزمموی کوردستان کاک نەبەستجان مقارنە ناکرێت بە میسر طبعا خێرە خراپترە نەخێر بە هیچ شێوازێک ئەزمموی کوردستان و حکوومەت هێرێمی کوردستان هەڵبژاردنەکانی کوردستان پێکاتەی کوردستان مقارنە ناکرێت بە میسرەکی دوای چەندین ساڵ لە حکومێکی دیکتاتۆریدا یەک دوو پێت وایە ئێرە حکومی دیموکراسیە زۆر دیموکراسی قسەکەی جەنابەت بە خۆت وەڵامی خۆت دەدەوە یەخر بەچی حکومێکی دیموکراسی وەڵام دەدەوە لە دوای 25 هەفتەوە ئەوە ئیرادەی خەڵکە ئیرادەی خەڵک ئازیزم تۆ لە هەولێر لە سنووری حزبەکەی خۆت جورئات بکە بڕۆ دەنگ بە هێزێکی تر بدە ئەگەر توانی زەگەرە من ئیمانم بە حزبەکەی خۆم هەبیتن چۆن زۆر ئەدەکەم بە خۆم دەنگ بە حزبەکی دیکە بدەم ڕێگەش نادێ هاوڵاتێکی تریش ڕێگە نادەم ئەسڵەن ئەوە شتێک نییە لە دەسەڵاتی من و تو دابیتن ڕێگە بدەین و ڕێگە نەدەین ئەمن باوەڕم پێ هەیە تا سەر ئێسقان کار لە پێنا ئەوە دەکەم ئەو حزبێ قەنەعەتم پێ دەنجی لە بۆ پێ بکەم و دەنجشی پێ بدەم واتە دەنگدان شتێکی هەندە سانانیە کاک نەبەستجان ئەتو پێ دوابێ ئەمن لەگەر حزبێک دامە و لەگەر حزبێک کار دەکەم بەڵام بچم دەنگ بە خەڵکی دیکە بدەم ئەگەر قەنەعەتم لەبەوە دروست بوون نەک جارێک 50,000 جار دەنگ دەدەم کە دەڵێم قسەکەی جەنابیشت ئەوەی یەکەم لەگەڵ دووەمتدا تەناقوزە ئەوەیە جەنابەت باز لەوە دەکەی ئەزمموی کوردستان مقارنە دەکەی بە ئەزمموی میسر لە کاتێکیشدا دەڵێ لە هەڵبژاردننی 25 هەفدا هێزێکی دیکە کە ئیرادەی گەلی لەگەردا بووە دێ زۆرینەی کورسەکان دەبە واتە دیموکراسیەت هەیە ئەگەر دیموکراسیەت نەبێتن هێز نییە بتوانێتن 25 کورسی لە پەرلەمان بباتن کەواتە سوودوەرگرتنە لە دیموکراسیەت و ئەو دیموکراسیەتە پیادە دەکرێتن لۆی ئەوە ڕێژەی قایمەی هەڵبژاردننی 25 هەفتە کە کاتێک دێی دەبینین گۆڕان 445,024 دەنگ دەبا ئەو 445,000 کە وەکو هێزێک کە دیسانەکە لە ئینشقاقێکدا لە هێزێکی دیکە جیاواز بووەوە دیموکراسی خوازانەوەی جەنابەت باسی مەسەلەی گەندەڵی ینی ئەوەی کە باز لەوە دەکەی حزبەکان دێن یانەوە تا بە شێوازێک سوودیان لە سامانی وڵات وەرگرتیا هەموو حزبەکانن ئەواتەنە حزبی دەسەڵات نین بەڵام بە جێرەی قەبارەی ئەو حزبانە کە سامانی ئەو وڵاتە من حی حزبەکانی تێدا هەیە من حی ڕێکراوەکانی تێدا هەیە من حی ئەوانی سێن لەبێدا ئەزانی هێزانەی دیکەی بە ناوی کاگومێدیان ئێستا ئەگەر یاساگە بێت لە پەرلەمانە بە پێی ڕێژەی کورسیەکان من حەبدا بە حیزبەکەی تۆ کەس ئیشکالی لە منیەوە کەسیش پێی ناڵێ گەندەڵی بەڵام چی ڕێگرە لە یاسایەکە حیزبەکەی تۆ لۆ حزبەکەی منەبرا لێرە تەوەرەشکە دەبتەوە باشە ئەوەی دەیوێ یاسا هەبێ حزبەکەی منە لۆ ئەوە ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستانە کە یاسایە و سەرچاوی هەموو پێک ئەوە گەورەترین کێشەیە لە هەرێمی کوردستان ڕێگیری لێ دەکرێت بەڵێ ڕێگیری دەکەین لەبەرەوەی ئەوە دیموکراسی دەکوژە بەر ئەو ڕێژی دەستورە جارێ پێش هەموو شتێ ئەو دەستورە پێویستە دەستکاری بکرێتەوە بەتە پێویستە دەنگی هاوڵاتیانی لەسەر بدرێتەوە جارێکی تر و زمینەیەک دروستکا بۆ دیموکراسی لە هەرێمی کوردستان بەڕێستان ڕێنەدرا دەنجشی لەسەر بدرێ ڕێگری کرا چونکە ئەگەر نیەتی فەوزا هەبێتن دەبێت وڵاتێک بێت لەسەر گەندەڵەکەنەوەڕێگرە لە پێناوانیان وڵات ناکەن دیکتاتۆر بادەنجی پێنەدەم بیخێنێ دەنگدان با بیخێنێ دەنگدان ئەوە ڕژنووسە بیخێنێ دەنگدان نیشتیمانیان دەنجی پێنەدەن و کەواتە قبولمان نەکرد نەک هێزە بێتن فشار بکاتن و بە شێوازی دیکە بێ نیشتیمانیان حەقی خۆیانە فشار بکەن چونکە بارمەتی خۆت کاکومێت کاک نەبەس ئێوە بەردەوام باس لە گەندەڵیەکە نۆکو دیاردێکی بڵاو لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی لە قسەی گشتی دەرچی ئەتوانین نمونەی گەندەڵی پێ گەندەڵی پێ بدەیت ئێستا هەر بچینە سەر هەولێر کاکومێت خەڵکی هەولێرە و پارتیشە باشە ئەچینە سەر هەولێر کاگومێت ڕێزدەخانوەکەی بەرامبەر ڕۆژنامەی خەبات کە مڵکی گشتین لەلایەن مەکتەب سیاسەکانی تۆ داگیر کراون و ئێستش دراون بەکرێ بە سەفارەتەکان بۆچی نەیدەنەوە ئەمە گەندەڵی نیە
ئەو ڕزەخانەی جەنابەت باسی دەکەی یەک لە دوای سوێکی خانی نە لە دوای سوێکی ئابەوە نییە با لە دوای ئەو سوێکی خانیە ئابەوە. لە دوای هەرچت بێتن ئەو خانیوە خانووی پارێزگاری هەولێرە بەپێی قانونی عێراقی باڵێ. ئیدارە مەحەلی ئەبێ لەسەر پارێزگای لە دوای ڕاپەڕینەوە لە دوای ڕاپەڕینەوە ئەندامەکەی کە باسی لێ دەکەی ڕئیس وزەرای کوردستان بووە باڵێ لەو خانیەدا بووە کە دەیان خانی دیکەش لە بابەتە هەن ئەوە وەکو نمونەکە تێناوە یەکەم کەسیش بۆ ئامادەی خۆی دەربڕیا دوای چاکسازیەکانی ڕاگەاندنی چاکسازیەکانی سەرۆکی هەرێمی کوردستان ئامادەی خۆی دەربڕیا و دەگەڕێنەوە خانوەکە هیوادارم بیگەڕێنەوە بەس بیگەڕێنەوە ئێستا سەفارەتی وعدی کیایە؟ ئەوە دەگەڕێنەوە. ئێستا سەفارەتێکی ئێستا کیایە؟ سەفارەتی ئەڵمانی تێدایە و ئامادەی دیفاع نەبێ دیفاع نەبێ لە هیچ شخصێک دیفاع نەبێ لە هیچ شخصێک بەڵام کرێ ئەو خانیەش جەنابەت دەچی دیکەوە سەرف کرایەوە نمونە زۆر. فەرموو قسەکان تاو بکەی جوان فەرموو. زەویەکەی بەرامبەر کۆمپانیای جیهان قسەکان تاو بکە و اینجا مەست پرسیارەکەم نە پرسیار مەکە قسەکانی خۆت تاو بکە. زەویەکەی بەرامبەر کۆمپانیای جیهان تاپۆ کراوەتە سەر کۆمپانیایەک بە چه حەقێک ئەوە تاپۆ ئەکرێتە سەر کۆمپانیایە کە ئەوە ئەبێ شوێنی باخچە بێ لەبەرەوەی بەرامبەر کۆلیژێکە ئەمە یەک خانووی ئەمین عامەکان هەولێر نیم بەڵام لە بۆ ئەوە گەندەڵی با پێت بڵێم ئەوەی جەنابەت باز دەکەی گەندەڵیە بەڵام قانونی ئیستثمارت هەیە لەو وڵاتەدا ئەو کۆمپانیایە ئیستثمار دەکات لێرە زۆر ئاساییە بەپێی ئەو قانون و ئەو دەستورەی کە هەتە زەویەکی پێ بدەیت ئەمە یەک دوو خانووی ئەمین عامەکان حیزبەکەی تۆ بە چه حەقێکیەوە ئەم خانوانەکەی پەرلەمان و دەبێت سەر بە میلاکی پەرلەمان بن و دەبێت ئەندام پەرلەمان لەم خانوانە بە چه حەقێکیەوە تاپۆیە کاتە سەر ئەندامەکانی خۆی ئەمە گەندەڵی ئەوەش حالەتێکی دیکەیە ئێستا کاکە دوای ڕاپەڕین ئێستا دوای ڕاپەڕین بێنە آخر بە بێدڵم ئەخت پێ دوان نەبێتن ئەو خانوانەکە بینێر ئێستا دەبینی پێوا بێ خانوانە تەنها ئەندامانی پارتی داگیریان کردی ئەوە داگیرکاری نەبووە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵێک شۆڕژێر کە ئەوانەی ئەمین عامەکان لەوێ بوون ئەو شۆڕژێرانەی لە چیا بوونە ماڵیان داگیر کرایە خانیان داگیر کرایە شۆفەر لە خانیەکانیان درایتەوە گەڕاینەوە بەپێی قرارێکی بەرەی کوردستانی وەکو هەدیەیەک بەو ئەندام پەرلەمانانی ئێستا کە هەندێکی ئەندام پەرلەمان خەڵکی دیکەی تێدانە و قیادی حزبەکانی تێدانە و هەموو حزبەکانیشن بەپێی قرارێکی بەرەی کوردستانی بووە لۆد نییە بگەڕێەوە ساڵی 91 کە کۆمەڵێک غەڵەتە بۆ لەو کاتیدا نەک حزبەکەی نیژبەتەنیە و فەرمودەچین تەماشاشی دەکەین بزانین هەموو حزبەکان زۆر باشە قیادی هەموو حزبەکان سەرۆکی حکومەت بڕیارە دەرەکە ئاڵێ مڵکی گشتیە گەڕێنینەوە لقی دوی حیزبەکەی تۆ ئامادەی تێدا هەیە دەیگەڕێنەوە دەیگەڕێنەوە ئەوە لێژنە هەیە و قانون هەیە و لێژنەی حکامدانرایە کە لێژنەی دادوەری و دیراسە دەکەن و هەر ڕۆژ بە ڕۆژیش دەگەڕێن هەر هەموو ئەو خانوانەی پشت لقی دووشۆ ئەوەی مەشمول بێتن هەمووی وا لێژنە هەیە و دیراسی دەکاتن هەر یەکەچیان حەقی گەڕانەوە هەبی دەگەڕێتەوە ئەی خانوەکە عزە دووری خانووی هەرچێ بیتن ئەوەی هەیە ئەمانە هەمووی نموزەنی سەر مڵکی گشتی ئەم وڵاتە تاکو ئێستا داگیری کردووە هێشتا نایداتەوە و قەرارەکانی سەرۆکی حکوومەتیش کە ئەبێ جێبەجێ بکرێ هێشتا جێبەجێ نەکردووە کاکە ئەو ڕۆژەی سەرۆکی حکوومەت قەرارەدا 4 ڕۆژ پێش قەرارەکەی سەرۆکی حکوومەت دو تعمیری وڵاتیمە دروشمە چونکە لەبەرەوەی نەتەنها لە حکوومەتیشەوە ئەوەی جەنابەت باز دەکەی دەتەوە بە پێش حەدەس بکەوی ناتوانانی بە پێش حەدەس بکەوی با پێت بڵێم ئەو قرارەی سەرۆکی حکوومەت لە نیایەتی مانجی سێوە درایە واتە دوو مانگ نابێ ئەو قرارە درایە سەرۆکی حکوومەت قەتعیەن قراری نەدایە هەموو شتێک دەبێ بگەڕێتەوە ئەوەی کە جەنابەت چاڕوان دەکەی لە شەو ڕۆژێکدا هەموو مانکلیلەکان و هەموو ئەوشتانەی هەیە تەسنیم بکرێتەوە داگیرکردنین قوربان ئازادکردین ئەو وڵاتە ئەوانە جەنابەت بە ئەمن دەبێ پرسیارە لەمی کردیا ئەمنی بە ڕێز بەلەدی هەولێر شوپاندێ پرسیارەکەی جواب دەدەمەوە جەنابەت جواب دەدەمەوە بەڵام ئەویش با جواب دەمەوە ئەوەی جەنابیان باز دەکات سەرۆکی حکوومەت بەڕێز دکتۆر بەرام قرارێکی دەرکردێ لە نیایەتی مانجی سێ مڵکی گشتی دەبێت بگەڕێتەوە لێژنە دانرانە کە چەند دادوەرێکن ئەو دادوەرانە وا دیراسی دەکەن هەموو ئەو شوێنانەی کە هەن دیراسە دەکرێن و هەر یەکێکی داوای لەسەر بێتن و یان هەر بارەگایەک کە مڵکی گشتی بێ بگەڕێتەوە دەبێت بگەڕێتەوە بەڵام حزبێک دێ لە دوای ئەوەی کە ڕاپەڕین دەکا و ئەو وڵاتە ئازاد دەبێتن خەڵکی کوردستان ڕاپەڕین دەکا زۆر ئاساییە لە بارەگای حزبی ئەو حزب بەعسەی کە وڵاتی تووداجیکردی دێتن ئەو شوێنە ئەیکە حزب دێتن کاتێک دەگەڕێتەوە ناو شارەکان دێخێمە هەر بدە لە عقار ئێوە حیزبەکانی کوردستان ماوەی 20 ساڵە مڵکی گشتیان داگیر کردووە بە ئەترافی خۆتان دەستگاکانی بەشێک لە بارەگای حیزبەکان
بەشێک لە بارگەکانی دیکەی کە مەسئولی داگیریان کردووە دوای 20 ساڵ کار لەسەر گەڕانەوەیکەن ئایا چۆن تعامل لەگەڵ ئەم 20 ساڵە بکرێت کە مڵکی گشتی داگیرکراوە ئەبێ حیزبەکان پێتوانێت لە پێشینەوە یاسای بەرامبەر بەمە پێویستە یان لە کاتێکە تۆ دوای 20 ساڵگەر داگیرکردنەوەی بدایەتەکەی دیسان دەڵێم ئەزمون نەبوون بەرەو غەڵەت دەبا بەڵام ئەو حزبانێک بەڵام دوای 20 ساڵ لە حکومڕانی دوای 20 ساڵ لە حکومڕانی ناتوانین باس لە بوونی سیستەم دەکەین بەقەدەوەی باس لە باڵادەستی حیزب بکرێ بەسەر حکومەت آخر زانیە کە دەڵێ حزبەکانیش پێمانوانە بێتەنە پارتی و یەکێتین هەموو ئەو حزبانەی کە هەن بەڵام ئەوان ناوەندی بڕیارن ئەو وڵاتە بەڵام ئەوان بڕیاردەری دوای ئازادبوونی سیستمی سیاسی دوای کوردستان ئازادبوونی ئەو وڵاتە بەڵێ بارەگاکان سوودی لێبەرجیا و پێشمانوانە بێ مڵکی گشتی کە ئەو بارەگایانە لە پێنا مڵکی گشتی بەکاراتون حزب لە پێنا گشتی کار دەکاتن ئەم ڕقەشی لەسەرەوە حەزەکەم بۆچی ئایا ئەم جۆرە لە پۆڵێنکردنا حیزب لە پێنا و بەرژەوەندی گشتیە کارەکە لە بەرەوە مافی دەست بەسەراگە حزب نایە شەقام داگیرکە بەقەنەعەتی من ئەزانی پێش بکاتە بارەگا حزب هاتووە بە پێ ئەوەی بە شریعەتی شۆڕژگێڕیە ئەوەی هەموو شتێک بکات لە وڵاتەوە حەقیەوەی نیە شۆڕژگەڕیەوە ترە ئەزانی ئەوە مەکە بە منەت بەسەر دوگاکان و کوڕی شۆڕژگێڕێکمەوە مەکە بە حزبەکان حزبێکن و پێویستە لەسەر ئەوەی کە مڵکی گشتیان داگیر کردووە بە پێی یاسا دادگایی بکرێن چونکە حەقی هیچ حزبێک و هیچ ئینسانێکی ئەم وڵاتە نیە شوێنێک داگیر بکات و حەقی گشتی بخوا بۆیە تکاکەم ئەمە مەکەن بە منێت کە سبەی ئەم بارگایە تەسلیمەکەیتەوە یان نایکەیتەوە ئەبێت تەسلیمیکەیتەوە ئەم ڕۆژنا ڕۆژێکی تر و دەبێت دادگایش بکرێ بە حەقی ئەوەی کە 20 ساڵە شوێنێکی داگیر کردووە هەر ئێرەش نا کاکە دەیان شوێنی تر بە قوربان تۆ یەک سەیرانگان پێ بڵێ لە هەرێمی کوردستانە یەک سەیرانگای باشم پێ بڵێ بەر منە تۆ خەڵکی هەولێری حەز لەوەی بچی بۆ سەیرانگای سەری ڕژ بۆت نییە بچی لەبەر سەرۆکی حزبەکە داگیری کردووە کاکی خۆم حەقی نییە ئەم کەسە شۆڕژگێڕە حەقی خۆیەتی شۆڕژی احترامی بگری هەر شتێکی کردووە بەڵام مافی ئەوەی نییە مڵکی گشتی داگیرکە 460 دۆنم زەوی داگیر بکە لەبەر ئەوەی شۆڕشی کردووە و خەباتی کردووە ئەم ڕۆژ بیکا بە منەت بەسەر هاوڵاتیەکی خەڵکی هەولێرەوە خەڵکی کوردستانەوە سبەی ئەم شوێنە تەسلیم کاتەوە ئەمە یەک دوو دەیان شوێنت پێ ئەڵێم دەیان دۆنم زەویت پێ ئەڵێم مەسئولینی حزبی پارتی و یەکێتی داگیریان کردووە و یاساش قسە ناکە لەبەرەوە یاسا لەژێر تەمەڵی حزبای زۆر وازەحە هەمومان ئەمە ئەزانین و یاسا حرمەتی شکاوە لەبەر ئەوەی حزبی کوردی حرمەتی شکاندووە ئەمە هەموو ئەزانین دوو یەک نمونێ زۆر بچووکت پێ ئەڵێم ئێمە دوو پاڵاوگەی نەوتیمان هەیە ئێستا لە هەرێمی کوردستان یەک لە هەولێر یەک لە سلێمانی ئەم پاڵاگە نەوتوانە لەسەر بودجێ عێراق لە ساحفتیان تەواو کراوە ساسی ماوەتەوە نردویانەتەوە بۆ ئێرە وتیانە لەسەر بودجێ خۆتان تەواویکەن و دوای ئێوە کاری پێ بکەن با ئەم پاڵاوگانە لەسەر حکوومەت بن ئۆتۆماتیکیان لە هەولێر پاڵاوگەیەکیان تەسلیمی مەسئولێکی حزبەکەی تۆکرا لە سلێمانیش بوەستە ئێستا من وردەکاری ئەم دوو پاڵاوگێتن لە سلێمانیش کۆمپانیاکەی یەکەتی نیشتیمانی کوردستان باشە ئێستا ئەم دوو پاڵاوگەی ڕۆژی 20,000 بەرمیل نەوت تەسفیەکەن ڕۆژی 300,000 دلار پارەی تەسفیەکردنی نەوت دەچێتە ناو خەزێنەی حیزبەوە بۆچی لە بورجانیە حیزبەکەی تۆ بە چه حقێکیەوە نەوتی ئەو وڵاتە کاک نەبەت هەورەکان زۆر ئەوە نەکرێت ئەوەی پرسیاری کاک نەبەز وازح من ئەو پرسیارە بەڵام بە شێوەیەکی تر سیاقی یەکەمەوە مەسەلەی داهاتی نەوت لە کوردستانە هیچکە لە مەسەلا هەر هەستیار و گرنگەکانەوەی چکە ڕزای زۆری ئایا وەڵامت چێ بۆ ئەو مەسەلەیە جارە لە بۆ پرسیاری جەنابتان ئەوەی وەزیری سامانە سروشتیەکان بە بەڵگە و دیکۆمنتەوە هەموو قسەی خۆی کرد و پێویست ناکە من ئیزاب ناکە نوێنەری ئەو نیمە لە باتی ئەو بێ قسانە هەیە زۆرم قەنەعەت پێ هەیە قەنەعەت وایە و گەندەڵی لە نەوتان ناکرێت زۆرم قەنەعەت پێ هەیە پێویست ناکە لێرە من نەکەومە قالبی دیفاعکردن لە ئەوەوە ئەوەی کاک نەبەزش باس دەکات یەکەم شێت لە منەتکردن بە خەڵکەوە نانە مەسەلە منەتە کاک نەبەزجیان شەرعیەتی شۆڕژێڕی کاتێک دەین لە دوای ڕاپەڕینەوە لە 5 ئادار و ڕاپەڕین دەبێت بەڵام دوای 15 ڕۆژ لە 20 ئادارەوە سەرۆک بارزانانی بانگەشەی هەڵبژاردن دەکات و داوای دەمەزراندنی دەوڵەتی قانون دەکاتن کۆتایی هێنانە بۆ شەرعیەتە شۆڕژێڕی کە ئەوڕۆ من و تو قسەی لەسەر دەکەین واتە دامەزراندنی دەوڵەتی قانون ئەوەیە نییە کە ئێستا باز لە شۆڕژێڕی دەکەین بەڵام لە بیریشمان نەچێ کاتێک کەسێک شانازی بە شتێکەوە دەکات هەی بێ ئەوەی نەی بێ شانازی پێوە ناکە و ڕێگری لێ دەکات ئەگەر پارتی و یەکێتی شانازی بە یان حزبەکانی دیکەش
ئەوانەی شەرعەتی باز لە شەرعەتی شۆڕژێری دەکەن بەسرە شۆڕژێری کۆتایی هات کۆتایی نهاتی ئێستا کۆتایی قۆناغی ئێستا قۆناغی دروستنی دەوڵەتە قۆناغی دروستنی سیستەمە قۆناغی ئەوە نییە منەتی شۆڕژگەری بەسەر ئەو گەنجانە بسێت 135 عاردی کوردستان تا ئێستاش ئازاد نەبووە ئەوە زانی پەیوەندی بەچیەوەیە پەیوەندی بەوەیە سەرکردایەتی حیزبەکانی کوردی خەریکی فەساد و گەندەڵی ئەم وڵاتان نەیانتوانی کارێک بکەن کارێک بکەن زۆریان کرام هەموو شتەکان فی سفر نەکەین بە دروشم بەڵێ نە بە دروشم ئەو بە دروشمانە کە دەیانەوێ حزبێک دێ گەرما و سەرمایەکی نەدیتێ لە کوردستان وا لە تاچی کورد و لە گەنجی کورد بکە کە بەڵێ هیچ حەقی خۆی نییە حەقی خۆیەتی تۆ بۆ نییە وەکو هاوڵاتیەکی ئەم وڵاتە بە خەڵک بڵێ مافیەوە نییە خەباتی مەدەنی بکەیت نانە خەباتی مەدەنی نییە ئەوە خەباتی مەدەنیەکە خەباتی مەدەنیە ئەتوش لە بۆ دنیا باز لەوە بکەی شەرعەتی شۆڕژێری و نازانم باز کۆتایی نهاتی ئێستا لە قۆناغی نیشتیمانی داین خواردنی ژنیە ئەگەر ئەم داوای لێبوردن لە جەنابەت دەکەم ئەو بە ئارەزوی خۆی قسە دەکاتە من جێ لێ دەگرم کاتێک دەمێ قسە بکەم دێ قسە دەکات جەنابش دەتەوێت مەداخەلێکی بکەیت من با وەڵامی ئەو بدەمەوە چونکە من نەهاتیمە پرسیار و وەڵامم لە کاک نەبەسەبی ئەتوو پێشکەشکاری بەرنامەی ئەو دێ پرسیار لە من دەکات ئەمیش بە پێی توانە هەندێک لەو مەوزوعانەی کە هەیە ئەو باز لە دادگا دەکاتن ئێمە داوای کە دەڵێم ئێمەین مەبەستم پارتەکەی منە کە هەمیشە داکۆچی لە پێناو دادگا سەروەری دادگا دەکاتن و لە پێناویدا قوربانی داوە ئەوەی جەنابەت باسی دەکەی یاساکان تاوەکە بەڵام دوای ئەم ناوبڕە ناوبڕێکمان هەیە بینیانی بەڕێز دوای ئەم ناوبڕە پرۆگرامەکەمان بەرداوامە بێت لەگەڵتانی